شعرێکی لێویستم نەبیسرا و نەگوترابێ وەکو لێ و دەمی کیژێ نەمژرا و نەگەزرابێ وەکو سرتەی خەیاڵی کیژە کوردێکی خەیاڵی بێ مەمی چیرۆکی بۆتانی لەسەر دوومەم نەکوژرابێ بڵێ سەواگری گەڕبێ کە وشک و تەڕ بسووتێنێ بەنووکی چەخی دڵداری سەروبەر تازە چنرابێ لە پێچاڵی تەنینمدا گوڵم نیمە وشێکی وا بە ئاورژی ئەوینی کۆنەوە جارێ نەبرژابێ لە جێژوانی خەیاڵاتە وەها دزراوە شعری من هەمیشە هەر دەبێ لار و لەڕ و لاواز و چڕژابێ بەرۆشی داخراوی گوڵ دەمی شعری تەڕی بەستوم دەمێ شعری تەڕم بۆ دێ بەرۆکی گوڵ نەبەسرابێ لە هەندەر تا گزەی هەستم نەهەندرابێ گلەی ئاوێ سروشتی شاعری وایە دەبێ هەستی نەهەندرابێ هەچەند ڕاوچی بەشی شعری تەڕم ئەمما بە گیانی تۆ نییە وەک من کەسێکی تر کڵۆڵ و کۆڵە کوترابێ دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست و پەنجە خۆش مامۆستاگیان ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵم لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شادەبینەوە ئەمڕۆ باسی مەلاکەریمی ڕاوچیەکەین میوانەکانی ئەمڕۆمان برای نووسەر وەرگێڕ مامۆستا ڕەسوول سوڵتانیە مامۆستاگیان بەخێر بێت دەست و خۆش بێ لەگەڵ مامۆستا ئارازکۆیی بە ئامێری عود بەخێر بێ مامۆستاگیان بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید مامۆستاگیان دەکرێت شاعیر بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسێنیت زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هەموو بینەران زۆریش بەداخم کە شاعیرێکی وەکو مەلاکەریمی ساردەکۆسانی مامۆستا ڕاوچی بە گوێرەی پێویست لە نێو کۆمەڵی کوردەواری ئێمەدا لە نێو کوردستانی ئێمەدا بداخەوە و لە نێو خوێنەران و تەنانەت لە نێو شاعیرانی باشووری کوردستانیشدا نەناسراوە شاعیرێکی ئاوە هەست خەیاڵ و بەو زمانە بە بڕشت و پاکوخاوێنەوە ئەوە جێیداخە کە من لەوەش بەداختر دکتۆر معرف خەزنەداریش لە پێم وا بوو کە لە دوابەرگی مێژووی ئەدەبی کوردیەکەیدا باسی کردووە کە بەداخەوە لەوێشدا لە قەڵەم کەوتووە مامۆستا مەلاکەریم یەکێک لەو شاعیرە جوان نووس و زمان پاراوانەی موکریانە کە بەداخەوە وەکو باسمان کرد سەر ڕای ئەوەی شعرەکانی زۆر دەوڵەمەندن لە زۆر بوارەوە کە دواتر دەچینە سەریان نەناسراوە ئەو شاعیرە لە گەورکی موکری لە گوندی سڵامەتی گەورکی موکری لەدایک بووە ساڵی 1305 هەتاوی بەداخەوە من زۆر بەداخم زۆر ینی کاری تێکردمەوەی کە ئەو شاعیرەمان هەتا ئێستا نەتوانیوە لە گۆڤار و ڕۆژنامە و میدیاکانی کوردستاندا بیناسێنین ئەو شەو بە گوێرەی پێویست ئەگەر هیوادارین ئەم شەو ببێ بە دەواازەیەک بۆ ناسینی شاعر بەڵێ مامۆستا ئەوەی کە مەلاکەریمی ڕاوچی یا بڵێ مەلاکەریمی ساردەکۆسانی جیاکاتەوە لە شاعیرانی تر بەڕاستی کە من دیوانەکەیم خوێنەوە زمانێتی ئەو زمانە پاراوە ئەو سەبکە شعرە تایبەتی کە هەیەی کە هەستەکەی لاسایی کەسی نەکردوێتەوە ئەو هەموو شاعرە لە چواردەوری هەبوو هەموو شاعرە هاوچەرخ بوون لەگەڵیا مامۆستا مەلاکەریم هاوچەرخی مامۆستا هێمن و مامۆستا هەژار و مامۆستا سەید کامیلی ئیمامی و حەقیقی و هێدی و ئەو شاعرانەی بەڵێ هاوچەرخی ئەوان بووە زمانی مامۆستا مەلاکەریمی ڕاوچی لە زمانی هەمووان جیاوازە تۆزێک لە زمانی هەژار نزیکە لە هێندێ شوێندا ئەمە بۆ ناسینی زمانی مامۆستا مەلاکەریمی ڕاوچی پێویستە ئاوڕێک وە قوتابخانەی موکریان بدەینەوە قوتابخانەی شعری موکریان
کە لە مامۆستا سەیف القوزاد یان مامۆستای شاعیرانی موکریان دەست پێ دەکات و هەندێک کەسیش دەیبنەوە لای وەفای و حەریق و ئەحمەدی کۆر، بەڵام لە ڕاستیدا لەوێڕا ئەو زمانە پوخت و پاراوە دەست پێ دەکات کە وردە وردە وشەی عەرەبی و فارسی هەڵدەوەژێرن و زمانەکە دەکەنە زمانێکی خۆماڵی و زمانی شێعر دێنن لە زمانی خەڵکیشی نزیک دەکەنەوە بەبێ ئەوەی بهێڵن شیعریەتی شیعرەکە بدۆڕێ، یا ئەوەی کە ناویان ناوە ئەدەبیەتی مەتن، ئەدەبیەتی دەق، بەبێەوەی بهێڵن ئەو لایەنەی کەس بێ. زمانی مامۆستا مەلا کەریمی راوچی زمانێکی پتەوە بۆچی؟ چونکە یەکەم ئەو مەڵبەندەی تێیدا لەدایک بووە گەورکان، ئێستاش کارتێکەری زمانی عەرەبی و فارسی و تورکی لەسەر نەبووە، ئێستاش هەروە بە پوختی و پاراوی ماوەتەوە. باوکی شاعیر بووە، دواتر بۆ خۆی فەقێ بووە و گوندا و گوندگەڕاوە و لە حوزرەی فەقێیان کە ئەوێژ مەڵبەندی ڕووناک بیران و خوێندەوارانی سەردەمی خۆی بووە، لەوێژ دیسانەکانی هەر کارتێکەری هەبووە لەسەر زمانی. شارەزای بەیت و باوەکان بووە، بەیتە فولکلۆرەکانی کوردی و لەگەڵەوەدا لە شۆڕشیشدا بەشدار بوو و بەشداری شۆڕشی ئەیلولیش بووە وەکو بۆ خۆی لە پێشەکەکەیدا باز دەکات. بەڵام مامۆستایان شاعیر جگە لەو زمانە جوانەی هەوڵی داوە لە شارەکانیە پەروەردە بکات. بۆ نمونە لە شعری ماری شێخ ئۆمەرە ناوی زیاتر لە 6 گوڵوگیای چیاکانی کوردستان ئەبە. بەڕێزت لەسەر ئەمە ئاڵی چی؟ بۆ خۆی کە کوڕی کوێستان و تەرت و تەلانی کوردەواری خۆمان بوو و زۆریش لە هەردوو بەری گەرمێن و کوێستان ژیاوە، ناوی گوڵەکان و تەنانەت زۆر جاران شێوەی بەکارهێنانی ئەو گوڵانە بۆ چ شتێک بەکاردێن شارەزایان بووە. ئێستا فەرهەنگێکی گوڵ و جیای هەیە، مامۆستا هێشتا بەداخەوە چاپ نەبووە کە پێم وابوو ناوەندەکانی چاپ و پەخشی کوردی دەبوو زۆر زوو ئاوڕیان لەو کتێبەدا بووە ئەندابایەتەوە. ئێستاش درەنگ نەبووە. ئەم کتێبە بۆ کتێبخانەی کوردی زۆر زۆر بەکەڵکە لە لای منیش هەیە، ئەگەر هەر شوێنێک ویستی چاپیکە ئیجازە لە کاوەی کوڕی وەردەگرین و لەژێر چاودێری خۆیدا چاپ بێ بۆ کوردەواری ئێمە بەکەڵکە. مامۆستا زۆر لایەنی شیعرەکانی هاندانی لاوان بۆ شۆڕش و بۆ نیشتیمان پەروەری و بۆ ڕێزی دایک و باوک و هەموو لایەنەکانی چەکی شعری کردوتە چەکێک لە پێناو هەم خزمەت بە زماندا هەم خزمەت بە نیشتیماندا. بەڵێ ئەوەی کە ئێمە سیری ڕوبەری شعری بکەین، ڕوبەری شعری مەلا کەریم ڕوبەرێکی فراوانە هەست دەکەین، چونکە جگە لە شعرە ئاینەکانی کە هەیەی وەکو مناجات و مەسەلەن شعری هەیە لەسەر خوڵقاندنی زەوی و ئاسمان کە بە دیارە بە بینینێک و دیدێکی شاعیرانی خۆیەوە ئەو شعرانی نووسیوە، شعری نیشتیمان پەروەری، شعری شینجێڕی بۆ گەورە پیاوان و باسی سروشت و جوانی، دڵداری ڕاوشکار، دژایەتی خورافە و شتانە تەنز و ئیتر نامەی شعری زۆر بۆ شاعیران. یعنی ئەمە ڕوبەرێکی فراوانی. بەڵام ئەوەی کە هەمیشە لە ئەو شعرانە سەرنج ڕاکێشێ کام وشانەی کە زۆر سەیرن کە خەڵک نەیبیستون و کە وشەی کوردی زۆر پاراویشن ئەم بەکاری هێناون کە پێم وایە زۆربەی خەڵک نازانێمانەیە ئەو وشانە چییە. بەڵێ هەر بۆیە ئێستا ئەگە بڵێ تەرت و تەلان بڵێ گەو کە ئەوەی ئێمە لێرە پێی دەڵێن لۆفا لە زۆر جێدا بەکاری هێناوە. کە تۆشە من پێم وایە وەکو مامۆستا ئەحمەدی قازی ڕۆحی شاد بێ لە پێشەکەکەیدا پێشنیار دەکات بە کاوەی کوڕی مامۆستا، دەڵێ فەرهەنگۆکێک لە وشەکانی ئەم شیعر و پەخشانانەی مامۆستا دەبێت کۆ بکرێتەوە لە کۆتایی کتێبەکەدا. بەڵام من پێم وایە هەر لاپەڕەی لەژێر خۆی ئەگەر بیکەنە پەراوێز یا بە نیوە بە نیوە دەبێت، یان ئەگە بیکەیە پەراوێز هەر لاپەڕەیەک نیوەی دەبێتە وشەی ئەو هەر چەند دێڕێک نیوەی لاپەڕەکە دەباگە بتەوێت مانایکەوە. ینی لێوان لێوە حەزمەکرد ئەوە لە دیوانەکەی بکرایە کە کات لێوان لێوە لە وشە و لە ئیدیۆم و لە قسەی تایبەت کە ئێستاکانێ بەشێکی زۆری ئەوانە نەماوە خوێندەواری کوردی بەداخەوە کە دەڵە زمانی کوردی هەژارە نەیتوانیوە لەگەڵ زمانی کوردی بژی، ینی ئەو دەقە پتە و باشانەی کوردەواری خۆمانی بەباشی نەخوێندوێتەوە کە بۆ خۆی وەکو کورد دەڵێ شایی نازانێ و دەڵە حەوشەکە خوارە. بەڵێ مامۆستا
پێم وایە کاتێەوە هاتووە ئیستا خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە. بە خۆشحاڵیەوە. بەڵێ دوو کەس وەکو یەک دێنە ڕاوێژ، یەکێ مەستی سەفای یەک سەفانێژ، بەڵێ دوو سۆزی شادی دێنە بنگوێ، یەکێ سۆزی ئەوینە یەک جەفا بێژ. دوو دڵتونی ئەوینی دینی ڕوونن، یەکی دینی دەوێ یەکدان و کاوێژ. گوڵ و بولبول لە مێژە لێک دەنوڕن، یەکێ مۆرەی فەڕە و یەکیان فڕئاوێژ. دوو لێوی پڕ لە داوا دێنە مشتن، بەڵا ڕێژە یەک و یەکیان بەڵا چێژ. نەچی بێژی سروشتە بۆی بڕیون، کە نازانی بەزانینە گوڵ و تێژ. گوتوویە یای زینی زیتوریا، کەلووی وردی دەوێ زیزانەدا بێژ. بەشی جوڵانە ڕاوچی ڕاوی چۆبی، بەشی تەنبەڵ نەمێ وشکە نەلامێژ. دەمخۆش خەندەخان. زۆر سپاس. کاک ڕەسوڵ، دیوانەکەی مەلا کەریمی ڕاوچی ناوی بزەی شۆڕشە. بەڵێ. ناوێکی سێ لە بەلامەوە کە دیوانەکەی بناوە ناو کاریگەری چییە کە ئەم ناوەی لە دیوانەکەی خۆی ناوە؟ ئەو ناوە ناوی یەکێک لە شیعرەکانیەتی. بەداخەوە ئەو کاتەی بۆ مامۆستا هەتا کۆتایی هەردێ بڵین بەداخەوە، بۆ هەتا بۆ خۆی لە ژیاندا بوو دیوانەکەی چاپ نەبوو. دیوانەکە کاوەی کوڕی کۆی کردوێتەوە، ناوی یەکێک لە شیعرەکانێتی کە لەسەر دیوانەکەی داناوە. لەو شیعرەدا مامۆستا مەلا کەریم لە سەرەتاوە بە گەشببینیەکی تەواو باسی ئەو ڕۆژی ڕاپەڕین و هەستان و بە ئاواتگەیشتنی میلەت و نیشتمانەکەی دەکا، کە لەو ڕۆژەدا لاوان چی دەکەن، چیژان چۆن دێنە دەر، چۆن سەمای ئازادی دەکەن، چۆن نیشتمان بە ئاواتەکانی دەگا و چۆن ئاواتی ئەو میلەتەوە دێ. لەوەدا بزەی شۆڕشەواتە ئەم شۆڕشەی کە کورد سەدەیەکە دەستی پێکردووە بۆ سەربەخۆیی نیشتمانەکەی وەدی دێ و ئەم شۆڕشە دەگەشێتەوە بزەی دێتە سەر لێو. مامۆستاگیان مەلا جوانپەرستیش بووە. بەڕێزت چی لەسەر ئەمەڵی ئەم پارادۆکسە چییە؟ مەلایەک کە جوانپەرستە. ئەلبەتە پێم وایەوە پارادۆکس نییە، حرامکردنی جوانی لە چاوی مەلایەن بۆ خۆی گوناحێکە، ئینسانە و حەزی لێیە بە تایبەت مەلایەک بێ و شاعیر بێ. بەڵام ئەوانەی جوانی لە خەڵک حرام دەکەن، حافزی شیرازی باسی کردوون، دەڵێ ڤاعیزان کین جلوه در محراب و منبر میکنند، چون به خلوت میروند آن کار دیگر میکنند. به هر حال من پێوە لەگەڵ مەلایان زۆر دانیشتم و زۆر هاتوو چۆم هەبووە. مامۆستاگیان ئەگەر بکرێ وەرگێڕانێکی ئەم شعرەمان بۆ بکەوەی کە ئێستا بەڵێ دەڵێ ئامۆژگاری دەرەکان کە لەسەر مینبەر و لە میحرابە ئامۆژگاری خەڵک دەکەن، کاتێ بۆ خۆیان لە خەڵوەتدان ئەو ڕێک ئەو شتە دەکەن کە بە خەڵک دەڵێن مەیکەن. بەڵێ جادوای ئەوەش دەڵێ من پرسیارێکم هەیە لە زانای ئەم کۆڕەی بپرسن، ئەوانەی داوای تۆ بە لە خەڵک دەکەن بۆچی بۆ خۆیان قەت تۆ بە ناکەن. ئەوە هەری حافزە. بەڵێ مەلا بە تایبەت مەلایەکی شاعیر ئەتۆ سیرکە لە نالیەوە لە مەحویەوە بە شێهرە زۆری هەتا حاجی قادری کۆی بە شێهرە زۆری ئەمە شاعیرە گەورەکانمان مەلا بوون. پێم وایە هەموو ئیماندارێک وەختێک جوانێک دەبینێ کە خوڵقاوی ئەو پەروەردگارەیەوە ئەو باوەڕی پێیەتی ئەگەر موسڵمان بێ دەڵێ فتەبارەک الله وأحسن الخالقین. ئیمانی پێی پتە دەبێ نەگەوەی کە ئیمانی پێی ضعیف بێ. ڕسوڵ لە هەندێک شعرێ وا باسەکەن کە ویستێتی نزیک بێتەوە لە خەیام، ینی بە ڕۆحیەتی خەیام دانیشە هەندێک شعر بنووسێت. هەر لەو بەشەدا کە باسی خوڵقانی زەوی و ئاسمان دەکا، لەوێشدا دەیهەوێ هەندێک پرسیار بکات، دەڵێ ناژوێرەمە و پرسیارە بکەم، دەترسم ئەوانەی وشکە سۆفین یا ئەوانەی کە باش
لە خلقەتی ئینسانی پرسیارکەر تێنەگەیشتووەن فتوان بدەن بە کافرم بزانن. بەڵێ چونکە مامۆستا مەلاکەریم مەلایەکی بیرکراوە، مامۆستایەکی ڕووناکبیر و ڕەچەشکێنی سەردەمی خۆی بوو. ئەم لە نزیکیشەوە لە خزمەتی دابووم دووجاران، دیارە بەڕێکەوت تووشی بووم، چەند سەعاتێک لە خزمەتی دادانیشتم. ئەم پیاوە دژی هەموو چەشنە خوڕافات و بیر و باوەڕێکی بڵین کۆنە پەرستانە یا کۆن و دواکەوتوانە بوو. بیری خەیام بیرێکی دژەدین و دژە ئاین نییە، بیرێکی وریاکەرەوەی مرۆڤە. ڕێک خەیامی دژی ئەوەیە، بۆ وێنە هەر خەیام وەختێک دەڵێ من خوێنی ترێ دەمژم و تۆ خوێنی هەژار، وەرە لێکی دەرەوە چێ بتر خوێن خۆرە. خۆی ئەگەر زیاتر لێشی بێتەوە خەیامیش لەوانەیە بچێتە ناو قاڵبی ئێگزیستیالیزمەکان باوەڕدارەکان وجودیە مومینەکانەوە. بەڵێ هەرچەند ئەوان زۆر دوای خەیام بوون، بەڵامی تر خەیام باسی حکمەتی ژیان و مردن دەکا و لێرەدا دەڵێ ژیان هەلێکە بۆ دڕەخساوە و بەخەم کۆتایی پێمێنە. ئەوانەی کە دەڵێن تۆ دەبێ ئەم دنیا لە خۆت بکەیتە جەحەنەم بۆی کە لەو دنیای دیکە بگەیتە بەهەشت، گوێیان مەدرێن، دەڵێ لەگوێی مەگرێ لات وەکو بابێ مەیجەر. مامۆستاگیان مەلاکەریمی ڕاوچی لە شەڕە شەعرا زۆر لێ هاتوو بووە. ئەمێ باسێکیەوەمان بۆ بکەیت و ئایا ئەم توقوسە ماوە هێشتا ئەوە وەختی خۆی نەخێر بەداخەوە ئێستا ئەو شتە نەماوە. ئەوان وەختی لە حجرەی فەقییان شتێکەوە پێیان تۆ موشعرێن واتە هەر شەڕە شێعر زۆر زاروا بووە. ئەو کەسانەی کە بەرامبەر یەکن شعرێکیان دەگوت کە پیتی ئاخری قافیە یا سەرواکەی یەک بێ، ئەوەی دەکتو دەگوم میم، ئەوی دیکەس دەبوو یا سەرەتایە کۆتایەکەی میم بێت. زاروا بۆ 2 سەعات و 3 سەعات بەداخەوە ئەوە نەماوە و ئەوە هاندەر و ڕێنیشاندەریش بۆ شاعرانی زمانی شاعری پێویستی بە توانایەکی زۆر باشیش ئەزمموی شاعیر. وەختێک نیزامی عروزی سەمەرقەندی دەڵێ یەکێکە هەیە ببێ بە شاعیر دەبێت 10,000 بیت شعری لەبەر بێ. شاعرانی ئێستای ئێمە لە کوردستان ئەوانەی شعر دەنووسن نەک 10,000 بیت شعر، پێم وابێ زۆربەی هەرە زۆریان 10 شعریشان لەبەرنی. بەڵێ مامۆستا من یەمەوە سەر ئەو نازناوی کە هەیەی ڕاوچی بێگومان وەکو باسی ژیانی ئەکرێ ئەم ڕاوچیەکی زۆر شارەزا شعریشی زۆر زۆرە لەبارەی ڕاوشکارەوە. بەڵام لێکێ لە شعرەکانە ئەوەی سەرنجمە هەندێک بیر و باوەڕی ئەڵێ هەندێک سوورەکانم بیرکەوتەوە کە ئەڵێ ڕاو نابێ بکەیت بۆ ئەوەی کە تۆ سروشتێک بیت و ژی یعنی ڕاویش کۆمەڵێک پرنسیپ و کۆمەڵێک مەبادی و کۆمەڵێک ڕەوشت هەیە لە ڕاوکردنە، یعنی باسی ئەوە ئەکات. بەڵام مامۆستا کە لە داوێنی ژینگەیەکی کوێستانی و ژینگەیەکی ئاوەدانی وەکو کوردستاندا لەدایک بووە، کەسێکی ژینگە پارێز بووە لە گوڵ گوڵ و جیای ژیاوە. ئەگەر ئەو ژینگەی خۆی خۆشنویستە چۆن ناوی ئەو هەموو گوڵ و ئەو هەموو جیا جۆرا و جۆرەی دەزانی. ئەو زۆر باش شارەزای ئەوە بۆ تەنانەت من لە مەلای زۆر نیشتمان پەرۆر و زۆر زاناشم بیستووە کە ئەوانەی خەمی ژینگانە دەڵێن لە شەرعیشدا زێدەڕۆیی لە ڕاوکردندا حرامە، ینی ئەوەی کە ژینگە تێک دەدا. ڕەنگێ ڕاو بۆ ئەو دوو لایانی بوو بێ، هەم ئەوەی کە وەکو ئەو خۆشەی کە لە ڕاودا هەیە دەچیتە داوێن و دەشت و دوای سەیر و سەمای ڕاوەکە بە تایبەت ڕاوە تاجیکە هەر زۆر خۆشە. ڕنگ بێ بەشێکشی بۆ ژێوی ژیان لە سەردەمی دەستکورتیدا کە نەیتوان کەسانێک نیانتوانیوە گۆشت بکڕن یا هەر چێژەکەشی هەر خۆش. بەڵێ وەزام کاتی واتەوە کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە. بەڵێ ئەم چوارینانەی گەلێک شتی جوانی تایە. فەرموو. شەوە دەست و دەم و داوێن سرەوتون، دز و ڕێگر دڕ و دارۆغە خەوتون، کەچی دەستی بزۆزی تۆ لە بەختم لە نابێ و وامەکە و لاچۆ نەکەوتون. دەبەست بشکێنە ئاوێنەی دڵی لاو، بەشی بۆ هەر تەماشا بێ لە باڵاو، گوڕووی ماچێکە تا ماوەم لە گۆڕێ، لە گۆڕە هەر کراسێکە و گەزێ جاو، دڵم هەروە گوڵ و لەرزانە لە گوێت، نەحەجماوە سڵ و لەرزانە لە سوێت،
لەسەر بەرماڵ و تاتی نوێژی فەرزم لەگەڵ جووتێ مەم و پاوانە دەدوێت هەتا عشقت لە دڵدا بێگەشاوم لە شادیدا گەش و ڕوون و حەساوم هەتا دەستم بەمێ بگرێ شەوانە دەرگ ناکەم کە من پیر و گەڕاوم. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش مامۆستاگیان. مامۆستاگیان، مەلاکەریمی ڕاوچی بیرەوەرەکانی خۆی نووسیوەتەوە لەژێر ناونیشانی لە دێوە بۆ دێ. ئەوەی سەرنج دەدرێت لە نووسینەوەی ئەم بیرەوەریانەشە زمانێکی زۆر جوانی بەکارهێناوە، یعنی زمانێکی شعر ئامێزی بەکارهێناوە. بەڕێستان لەسەر ئەماڵەن چی؟ زمانی مامۆستا لە نووسینەوەی بیرەوەریەکاندا زمانێکی مسەجعە، ینی زمانی سەجع. زمانی سەجع چییە؟ ئەو زمانەیە کە هەر نیوە دێرێک لەگەڵ نیوە دیارەکەی دیکە حاڵەتی قافیە هەیە، ینی شعریش نییە و سەجع و قافیە. بەڵێ سەجع و قافیە هەیە. زمانێکی تەواو مۆسیقاییە، ینی ئەمە ئەگە سەرنج دەدەینە شعرەکانی مامۆستا وە سەرنج دەدەینەوە نەسر یا بڵین پەخشانی مامۆستا، سەیر دەکەین مامۆستا لە نووسیندا بە هیچ شێوەیەک زۆری بۆ خۆی نەهێناوە، خۆی ڕێک نەکوشیوە بۆ وشەیەکی بێتەوە بیر، حەز دەکەی لی دەڕژێ. ئەو کە دەستی داواتە قەڵەم حەز دەکەی وشە پاڵە پەستۆیان بووە، ئەو گوتوویە من بنووسە، ئەو گوتوویە من بنووسە. لێوێڵە تەگژەی کەلامی نەبووە. بەڵێ بە هیچ شێوەیە، چونکە ئەم زۆر زاڵ بووە بەسەر ئەم کۆماری زمانەدا، ئەم کۆماری وشەیەدا توانیوێتی بە هەموو جۆرێک ئەو بینای زمانی پێ دروستکە، ئەو بینای نووسینەی پێ بڕازێنێتەوە کە بۆ خۆی حەزی لێیە. مامۆستا هەم لە نووسینەوەی بەسەر هاتەکەی خۆیدا و هەم لەو مناجاتانەدا کە دەیکا و لە زۆربەی ئەو شعرانەدا کە باسی خۆی دەکات شتێک زۆر زۆر بەرچاوە. ئەویش ئەو سەداقەت و ڕاستگۆییە کە لەگەڵ خۆی هەیەی، ئەوەندە جوان ناخی خۆی لە توێ شعرەکانیدا دەخاتە ڕوو کاتووە هەر شعرێکی دەخوێنیتەوە تەواو هەز بە هەموو هەست و ئیحساس و سۆزی ناخی ئەو ئینسانە دەکەی. بە تایبەت ئەو کاتێک کە یا بۆ بەرەنگاری جوانێک لە بەرامبەر جوانێکدا، جوانێک کە لە خەیاڵی دابێ یا بەرامبەری بوو بێ لە خۆی دەدوێ، چ ئەو کاتێک کە باسی پیری خۆی بۆ یەکێک دەکات لە نامەیەکدا، چ ئەو کاتێک کە لە مناجاتێکدا بەرامبەر خوای خۆی دانیشتە و دەپاڕێتەوە. بەڵێ مامۆستا، ئێمە باسی ئەومان کرد کە فەرهەنگێکی هەیە کە بۆ باسی گژوجیای کرا ناو کوردستانی تیاکات و گژوجیا و گوڵ و هەموو ئەو ڕووەکانی لە ناو کوردستانان و تا ئیسە چاپ نەکراوە بەداخەوە کە ئەوە زۆر پێویستیشە چاپ کرێ. بەڵام جگەلەوە ئەوەی کە من بیستومە نۆڤلێتێکیشی نووسیوە. بەڵێ بووکی گۆڕستانی کۆن کاتی خۆی من هەم بە تەنیا چاپ ببوو، هەم لە وەکزانم لە سروەشدا بەش دیتم چاپکرا بوو کاتی خۆی، ینی وەکو نۆڤلێتێکی تاک چاپ نەکراوە، چاپ کراوە کاتی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکزانم سەلاحدین ئەیوبی چاپی کردبوو، هەر ئەوە و ئیدی نەکراوەتەوە بەداخەوە. جگەلەوە هیچ هەوڵێکی تری چیرۆک نووسین و نۆڤلێت و ئاگامان لێ نییە مەگەرەوە کاکاوە ئەگەر هەبێ ئیشەڵڵا چاپیان کە ئەوەندەیمە ئاگادارین ئەو دیوانە شیعرەیەتی لەگەڵ ئەو پێشەکیە و ئەو فەرهەنگە. مامۆستاگیان مەلاکەریم لە شعرێکە ئەڵێ لێم وە کۆبن خزم و برا لە ژین کوژایەوە چرا. ئەمێ بپرسم دوایین هەواری بەهاری تەمەنی ڕاوچی کوێ بووە؟ لە گوندی ساردەکۆسان بووە. گوندی ساردەکۆسان یەکێک لە گوندە هەرە خۆشەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەداخەوە ئەو ساڵانەی دوایی مامۆستا نەخۆش بوو، وەکو باسیش دەکە کاوە لەوێشدا باز دەکا، ئەو زۆر لە مەرگ بێمنەت بوو. ئەو تەنیا ترسی ئەوەی بوو لە جێدا بکەوێ و کە نفت و کەلەلا بێ و محتاجی دەستی یەکێک بێ بارەوباری بکات و بەزەیان پێدا بێتەوە. ئیتر ژیانی مامۆستا لە دووتوێ شیعرەکانیدا دیارە چەندی لێ بکۆڵێەوە زیاتر لێدڕون دەبێتەوە. بەڵێ مامۆستا دوا پرسیارمان ئەوەیە کە حاڵەتێکی تایبەتی تر لە شعرەکانیە، ئەویش ئیستاتیکا و مۆسیقای شعریە لە ناو شعرەکانیە، مۆسیقا کە لە ناو شعرەکانی هەستی پێیەکەیت. خۆی شعر و مۆسیقا دوانەی لێکدا نەبڕاون. سمبولیستەکان وەختایش پێیان وابوو شعر تەنیا مۆسیقایە، دواتر گوتیان نەخێر
مۆسیقا معنای ژیان پتەوتر دەکات. ئێمە ئەو شتەمە لە چەند شوێنێک لە شعرەکانی ڕاوچیدا بۆ دەردەکەوێت بە تایبەتی کاتێک لە ڕۆژی ڕەشی باڵندان ڕۆژی ڕەشی باڵندان چیرۆکێکە مامۆستا بە شعر هۆندوێتەوە کە کۆمەڵک باڵندەن و دایان هەوێ سەرۆکێکیان هەبێ لە باڵندەی ڕاوکەر و لە ڕاوچی و ئەو کەسانی کە دایان کوژێ بیان پارێزێت. بە هەر حاڵ لەوێدا کە دەچن ئەو شتانە بۆ کوندەبوو بۆ پەپوو باز دەکەن ئاوای بۆ باز دەکەن بۆی کە قەناعەتی پێبێنن ببێتە سەرۆکیان باسی ئەو ترسە دەکەن تۆ سیرکە ئەم ترسە لە پیتەکاندا چۆن خۆی نواندووە. گەر مامۆستا ئاراس هاوکارمان بێ بەڵێ تا تەق و تۆقی چەکی ڕاوچی بێ تا میژین بۆ من و بۆ تۆ چی بێ بەو تەق و تۆقەوە دڵ تۆقیوین بەو چەق و چۆقەوە هەڵ چۆقیوین. دەمەوێت لێرە باسی ئەم تەقە و ئەو پیتی قاف و چێیەکەی بکەم. بەردەوامبوون و دووبارەبوونەوەی قافەکان تەواو تۆ هەز دەکەی زرموکتی ڕاوچی و تەق و تۆقی ڕاوچیە ئەم دەڵێ بەو چەق و چۆقەوە هەڵ چۆقیوین تۆ هەز دەکەی ئەو مەلانەکە هاتون لەوێ ئەم ترسە لە هەموو گیانیاندایە هەڵدەلەرزن بەو چەق و چۆقەوە هەڵ چۆقیوین. اینجا بەیتێکی دیکەی تێدا دەڵێ ژینی مەل تاک و بڵێ پێپەستە ئێستا فرسەت کە لە دەستا هەستە یعنی تەواو ئیدی بەگوێدا دەخێنێ پیتی سین لێرەدا تەواو سرتە و چپەیە کە بەگوێدا دەخێنێ. دووبارە بوونەوەی ئەو پیتی سینە زۆر وەستایانە لەوێدا بەکار هاتووە. یا لە شوێنێکی دیکە مامۆستا کە دەڵێ خەندەخانیش خوێندیەوە دەڵێ بەسەر چووم و سرم دانا لەبەر پێی کەسی نەیگوت چییە و بۆچی بەسەر دێی نەهاتیم بوو بەسەر هاتی نەپرسیم هەچەند فرمێسکی ڕوونم ڕشتە بەر پێی هەناسەم ڕوومەتی گەست و بەسرتا گوتم کەنجێ دەپشکوێی و وەبەردێ. لەم شێعرەدا وشە گەیوەتە لووتکەی خۆی وشە ئیتر ئەم وشە سادانە نییە. زۆر سپاس بۆ برای ئازیز کاکە سووری سوڵتانی زۆر سپاس دەکەین. بێگومان ئێمە زۆر حەزەکەین کە حەزمانەکە زۆر زیاتر قسە لەسەر شعرەکانی چکە بەڕاستی زمانێک و سەبکێک و شعرێکی تایبەتە بەڵام بەرنامەکە هەر ئەوەنە بواریتایە. زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ برای بەڕێز کاکە ئاراسکۆیی هەروەها بۆ هاوکارم خەندەخان بۆ تۆش کاک حەمید. خۆش بیت زۆر سپاس. خۆشەویستانی قەلەندەرخانە لێرەدا هاتینە کۆتایی دیمانەی ئەم بەرنامەی ئەم ئەڵقەی قەلەندەرخانە تا ئەڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر هەر شاد و کامەران بن و بەرنامەکە کۆتایی دێنین بە شعرێکی ڕاوچی لەلایەن خەندەخانەوە پێشکەشەکرێت. شێوەری چەمەن جەها بێکەش بوو بەرهەمی شیوان فرمێسکی گەش تۆزە هەستێکە هەبوو پێی هەستم بای ئەجەل ڕایدا لەوەندی کەش بوو لەشی سوتاوم لە چیای دڵداری دەستە چیلەی گڕبێ ماف و بەش بوو ڕۆسووری ئەوەم لە سوێی گەل سووتە کێ لەگەڵ ڕۆیە دەرێ